فستیڤالی ساڵانەی زانکۆیە کە بەرەبەیانی ئەمڕۆ دەستی پێکرد و ماوەی دوو ڕۆژ بە چەندین چالاکی ناوازە و تایبەتەوە بەردەوامە بێت. ئەمڕۆ بە ئامادەبوونی دکتۆر عەبدولەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق و خانمی یەکەمی عێراق و سەرۆک و مامۆستایان و خوێندکاران لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی فستیڤاڵی ساڵانەی زانکۆ بە بەشداری سەرجەم کۆلێژ و بەشەکان بەڕێوەچوو. لە فستیڤاڵە گەورەکەی زانکۆی سلێمانیدا چەندین پرۆژە و چالاکی ناوەدەی خوێندکارانی کۆلێژەکانی زانکۆی سلێمانی و گەنجانی بەهرەمەند لە بوارەکانی پزیشکی یاسایی، ئەندازیاری، وەرزشی کشتوکاڵی هونەری میدیایی زانستی و چەندین بواری دیکە نمایش کران. طبعا ئەم فستیڤاڵانی کە ساڵانە لە زانکۆی سلێمانی و بەتایبەت لە بەشی ئێمە ئەنجام دێتەوە گڕوتینێکی زیاترەیە بە خوێندکار کە هەست بەوە کا لە ناو زانکۆیەکە خوێنم کە گرنگی پێدرێ و گرنگی بە توانەکانی و بە بەهرەکانی ئەدرێت و هەڵبەتە ئەویش حەزی خوێندنی زیاترە بێ و حەزی گەڕان و حەزی کارکردنی زیاتر بۆ دروستە بێ. طبعا من پێم باشە کە ئەمە ساڵانە ئەنجام درێ بەڵام کاتێکی بۆ دیاری بکرێ، ینی بۆ نمونە بکرێتە بەرنامەی زانکۆوە کە بۆیە ئەم ساڵانە هەموو بەرهەمەکانی خوێندکاران نمایش بکرێت و توانەکانیان نەشاردرێتەوە. منوەکو خوێندکاری قۆناغی چواری بەشی پەروەردەی هونەر زۆر دڵخۆشم بەکردنەوەی ئەم فستیڤاڵە. هیوادارم کە هەموو ساڵێک فستیڤاڵی لەم شێوازە بە خوێندکاران بکرێت، چونکە هۆکارێکە بۆی کە توانەکانی خوێندکاران دەربکەوێت لەو فستیڤاڵەدا. بێگومان ئێمە خۆشحاڵین کە ساڵانە پەروەردەی بنەڕەت بە شێوەیەکی جیاواز چالاکیەکانی پێشکەشەکە و هیواداری سەرۆکی زانکۆ بە تایبەت بیر لەوە بکاتەوە کە ساڵانە ئەم چالاکیانە بکات بۆ بەروپێشچوونی هەم لە بابەتی هونەرە کە خۆم هونەریم و لە بابەتەکانی تریشە تا زیاتر پێش بکەین و پیشانی خەڵکی بین و ئێمە بەشی هونەر کە بەشدارین ئەمڕۆ بەشەکانمان پێگاتوە لە شانۆ، لە مۆسیقا، لە وێنە و گرافیک و ئەمانە و خۆشحاڵین کە بن سێری